لا برنامج ئەمڕۆی گەنی کوردستان ئەسڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت هیوای ڕۆژێکی خۆش و دەستپێکی ڕۆژێکی خۆش ئەخوازی بۆ گشتلایەکتان بە یارمەتی هاوکارم کۆژین و تەواوی هاوکارانمان لە کۆنتڕۆڵ تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. باڵێ خۆشەویستانی ئەمە بەیانی چان باش بۆ ئیواین هەموو لایەکتان لەش ساڵتەن دروست باش بن بۆ ئەمڕۆوەکو هاوکارم چنۆروتی کۆمەڵە بڕگە بابەتی ئەمان بۆ ئامادەکردن بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان بین. خۆشەویستانی ئەمە بۆ ئەمڕۆ دوو تەوەری سەرکیمان هەیە بە دەرلەو بڕگە بابەتانی کە هەمانە لا تەوەریکەم و سەرتاماندا باس لەو ئاژەڵە بێلایەن دەکەین کە لە شەقام و کۆڵانەکان ڕۆژانە دەیانبینین و دەزانین کە ڕۆژانە تا دێت ژمارەی ئەم ئاژەڵانە زیاتر دەکات بە تایبەت سەگ کە لە کۆڵان و شەقامەکان ئێمە دەیانبینین و زۆر کەسیش هەیە ئازاری ئەم ئاژەڵانە دەدەن. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە چی بکرێت بۆ ئەم ئاژەڵانە و بە تایبەتیش ڕێکخراوی هانای ئاژەڵان لەگەڵمان دەبێت. ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند هەوڵیان داوە کە شەڵتەرێکی تایبەت بەم ئاژەڵە بێلانانە بکەنەوانێ بۆ ئەوەی کە بتوانن لە ڕووی خۆراک لە ڕووی تەندروستی و بەخێوکردنی ئەم ئاژەڵانەش بگرنە ئەستۆ و لە هەمان کاتیشدا نەبنە هۆی ئازاردانی کەس و ئەوان هاوڵاتیانیش نەبنە هۆی ئازاردانی ئەم ئاژەڵانە. ئەمە تەوەری یەکەممانە. دواتر دوابدەیەوەچنە تەوەریکی ترمان هەیە کە ئەویش باز لە کەڵەشاق دەکەین و ئەنجامدانی کەڵەشا هەڵبەت مێژووی بەکارهێنانی کەڵەشاق مێژوویکی کۆنی هەیە. جا ئەمڕۆ ئەمە لەگەڵەوەی کە باز لە مێژۆکەی دەکەین هەڵبەت باز لە ئەنجامدانەکەشی دەکەین بزانین کێن ئەو کەسانی کە دەتوانن کەڵەشاخ ئەنجام بدەن و کێن ئەو کەسانی یان ئەو هاوڵاتیانی کە دەتوانرێت کەڵەشاخیان بۆ ئەنجام بدرێت. واتە بۆ هەردوو لایەنەکە زۆر جار کە دەبینی لە هەندێک شوێن کۆژینەوانی کە ڕۆکی سروشتیان هەبێت دەبینی کە دەڵێ کەڵەشاخ ئەنجام بدەین بەڵام ئایا ئەمە هەر بە فعلی دەتوانن یاخود ئەوە تا کۆمەڵێک پێوەەر هەیە یاخود کۆمەڵی خولی تایبەتی هەیە دەبێتەوە خولانە ببینرێت ئەو کات بتوانن کەڵەشاخ بۆ هاوڵاتیان ئەنجام بدەن. و لە هەمان کاتیشدا باسە سوود و زیانەکانیشی دەکەین بزانین ئایا سوودەکانی چین کە زۆر باسی لێوە دەکرێت و لە هەمان کاتیشدا زیانەکانی چین ئەگەر زیانی هەیە زیانەکانی چین. ئەمە تەوەری دووەممان دەبێت و دواتر بە وردی پزیشکێکی سپۆر لەسەر بابەتەکە لە ئێمە میوان دەبێت و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. دەست دەکەین بە پێشکەشکردنی بڕگەکانمان دەچینە بڕگەی یەکەمی پرۆگرامەکە کە فیچەرێکە تایبەت بە بارودۆخی ژیانی پەنابەران و ئاوارەکان لە کەمپی باریکە کە باز لە ژیانی خۆیان دەکەن خێزانێکە باز لە سەختی قورسەکانی ژیانی خۆیان دەکەن هەر لە سەرەتای هاتنیانەوە بۆ ئێرە کە خەڵکی ڕۆژ ئاوان با بزانین قورسی و سەختیەکانی ژیانیان چۆن پێپەڕان و ئێستا لە چ بارودۆخێکدا. غاندی ئاوارێکی ڕۆژئاوای کوردستانە. باس لە سەرەتای هاتنی دەکات بۆ هەرێمی کوردستان لەسەر بارودۆخی ژیانی دەدوێ کە چەند سەخت بووە. بە کاتی هاتن بۆ هەرێمی کوردستان یەکەم جار یەکسەر هاتن بۆ عاربەت تقریبا 17 ڕۆژ لە مەدرسە دانیشتن. دوایی ئەو کامپی عاربەت دروستکردن خەیمە بوو زستان زۆر قرس بوو زۆر نەخۆش بوو باران بوو بەفر بوو ئەو کاتە زۆر قرس بوو زۆر نەخۆش بوو. پێرێ نەوت ئەمساڵ نییە نەبراوە ئەرزاق لە سەدی وازان هەفتەیە تشتێکی وا براوە زۆر براوە بۆ ئەو تقریبا یانی 3 ڕۆژ 40 دقە ئاو هەیە گەهرەبە هەر زۆر نییە گەهرەبە ڕاستی وە زۆر کێم.
خاندی سەرەڕای ئەوەی باری تەندروستی باش نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک کاری سەختی ئەنجام داوە بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابین بکات. وڵا کاتی هاتن تقریبا ساڵێک هیچی ما ئیش نەکرد تا 6-7 مانگ ناتوانی بوون دەرن لە کام لەبەر ئیقامە و ئەو تشتانە حاضر نەبوون هەرمە ناتوانی بوو ئیش کردووە ئەو هۆکاری مەدکردن دوایی ما ئیشی کرێکاریە کرد و ئیشی کاسبیە کرد لێرەم زۆر پرسیار کرد ڕۆشتم نەخۆشخانە و پرسیاری بۆ عملیات کرد گران بوو پەرەکە ڕۆژ سووریا عملی کرد بەر مەسرەف عملیات لە سووریا کرد تقریبا ساڵ و نیوە کە دانیشتی بووم هەر کەس نەبوو ئیش بکێ مناڵێ من بچووکن یعنی ئیشی ماڵام نەبوو ئەو خێزانام مەجبور بوو ڕۆژ ئیشی تەماتە و پەتات و پنجوێن و سەی سادق و ئەو شوونە ئیش کرد بۆ ژیانی خۆی داوام. عەزیزە و خێزانەکەی لە ساڵی 2014 ئاوارەی هەرێمی کوردستان بوون. وەک خۆی دەدوێت کاتێک هاتوونەتە ناو کەمپەکە ڕوبەڕووی کۆمەڵێک ناڕەحەتی بوونەتەوە چونکە بەمبار و تۆخانە ڕانەهات بوون. ئەم 2014 هاتن هەرێمی کوردستان ئەم هاتن مەدرسەی ئەول ئەم 10 هەفتی کال مەدرسەیمان مەدرسە عەربەت ئەم دوور ئانین خەیمە بوو ئەم ڕۆژە ئەم هاتن خەیما وەک سەدماکی ئەم گرتن مە تشتێک کۆن نەدیتە بوون ئەم هاتن ئەم کۆن دەبوون ئەم 5 نەفەر بوون وێچەغی مناڵیم یەک تنە بوو لە ڤردایک بوو مە زەحمەت گەلێکی کۆنا دیت ما نديت بون راستي كون ما تقول خلت كونات عايشين ما تقول شلو تتعايشين أم هاتن أم تتعايشين أم كتن ظروف كده قلكي صعبو مرة ما نخوش بو وشلا سرمت هات مثلا جانا عاصفة رادبون حفتيكي عاصفة با وبرف وباران هات خدي أو خلقش شون مدرسة أي ما منشون تدي ما تكوني خدي وقلكي زحمة مديد ما عذاب قال لك تخوار تكون هذا دوای نەخۆشکەوتنی خاندی هاوسەری ئەرکی دابینکردنی بژێوی خێزانەکەی ئەکەوێتە ئەستۆی بۆیە بۆ کارکردن بەرەو قەزای پێنجۆن بەڕێ دەکەوێت هەرچەندە کارەکە سەخت بووە لەگەڵشدا بە پارێکی کەم و کارکردنێکی زۆر بەڵام ژیان ناچاری کردووە. خودی ئەم هاتن پشتیم هاتن کۆنا خەیمە بابێ زارۆکان نەخۆش کرد دەغاندی نەخۆش کرد ماڵ عادی خۆرتێ مەژی تنە بوو بشخولە ئەس بوو مەژ دکانی تانی مەبلەغا دکانی گەلێک لمە چی بوون مقولو چی نابه بخودی زاروکم بریم وان مساعدام تکرن راستی هر مهد تشتكش مردشاندن اتهرا ما نتكر ام بين شش نفر بو زاروك دچون مكتب تهرا ما تشتكي نتكر بخودي از رابم از شو مش خورت شغلي مقو شغلنا عيبه مقو هما تشيتري ام جدكانا بينن از خور داكتم شغلي از بلكي صالوني فكي از دچوم شغل بينجوي أتشوم كاري تشولي أشخور شغلي قرآن شبر من عليم بتوجك بو زاروك متشون مكتب كسمال تنبو ساعات دوني في تقريبا 6 أمش كان بيدر تكتب أم قالك دتشون عمال بلكي 7 عمال هبو ساعات 6 تقريبا أمش مال درت كتب دتشون ساعات ششوني في هفت أم دقيان مالي ريدور بو وروجي 15000 ددانمه يوم يامه ويتشغينا وك أنا بتشتدي وك أنا بو روجي 15000 ددان زحمت بوش مرة بس از مجبور بو مستشو عەزیزە کاتێک ئاوارەی هەرێمی کوردستان بوو دووگیان بوو. منداڵەکەی بە ناوی ئەحمەد لە ناو خێمەی کەمپەکەدا لەدایک بووە و ئێستا ئەحمەدی کوڕی لە پۆلیسەی سەرەتاییە. الكامبا عربت از منالك ميتشيبو نبي أحمد از مع عذاب زور خوار إنه كسي من الفرت نبو
ندایکا مێ نەخۆشکەک مێ نەبراکی مێ ئەس زۆر عەزبی ڕاستی ئەس عملیاتی بوو ئەس زۆر عەزبی حتا مناڵیم خەیمە عذاب gelek خوار لە خەیمە زۆر عذاب خوارمە عەزبی الحەمدلله ئانا مناڵیم دەڕێبۆلی سفە سیایی ئەحمەد خێزانەکەی پێکدێت لە 6 کەس 2 لە منداڵەکانیان خەریکی خوێندنن بەڵام 2 کچەکەی ناڕۆن بۆ خوێندنگا لە ماڵەوە لەگەڵ دایکیاندا خەریکی کارن. عەزیزە باس لەو بارودۆخە سەختە دەکات خۆی و خێزانەکەی پەیدا تێپەڕبوون کە چۆن لەسەر ئەرکی خۆیان شوێنی مانەوەیان چاک کردووە وەچی ناڕەحەتێکیان بینیوە هەروەها باس لە بارودۆخی ژیانیان دەکات لە ناو ئەم کەمپەدا. ئەمش کۆن هاتن ڕاستن خەیمە ئاوا نەکردن پەرەمەڕ نییە ئەو تۆزێکی پەرەکەین بوون وەڵا لەوێدەکێ بلوک و چەمەند و ئەv ئەشیای خەیمە ددان بقە حرمە مە تشتێک ددا مەچوو ئانیش خۆڕغراد ئانین مە حرمە تشتێک ددا حتا مەشخۆر غورفاک ئاوا کرد افتراک باشمە جێمە تەنگ بوو ڕابوومە غورفاک دشخۆر ئاوا کرد مە مدبەخ ئاوا کرد مدبەخشی تنەبوو مدبەخێوان بچوو 2 مترۆ بوو 2 مترۆ تێرامانەت کرد حمام و توالێت یەک بوو دلێ مەرۆ نەبتشایە هەر حمامی خۆ بشۆن و توالێت نفسا هەبوو ڕابوومە حمامیش خۆرچی کرد مە توالێت حالی خۆی ئانا مەشخۆر لە ئاواکردن سەر حەسابی خۆمە ئاوا کرد. عەزیزە هاوشانی هاوسەرەکەی کار دەکات سەرڕای بچووکی ماڵەکەیان بەڵام کۆڵی نەداوە و بەردەوامە لە پێناو ژیانی خۆی و خێزانەکەی. ئەس ناکی شووتی ئەف 3 ساڵ ئەس چێ دکم لە مالێ پچکی جێمە تەنگژی ئەس مەجبوری پچکی جێمە تەنگە جی فرە با جێم خۆشتر بە جێمە گەلێکی تەنگە ئەم عاجزن ژێ ئەم ئێواری نەرم دکن دەنکێ خاون زوان ئەم ئێواری تینن نەرم دکن سبهي ام بالات كن سافوكي وام دشون ام قل دشون ام تكن سافوكا ام سافوكا دخن بان بروشي خوي مزن ام داتيني سر غازي روجا اردو هبي ام سر تفكي تشيدك هبانا مثلا بكلان دينن انا زي قنج بشو جيما بتشكي طنقي چێ نەبووڤایە ئەس بەرۆشا خۆ دیست دشۆم شی ئەس دکەلینم ئەس بەرۆشا خۆ دشۆم ئەس ڤالا دکم داتینم سەر غازێ بەرۆشا خۆ دیسێ ئەس دەنکەی خۆ دشۆم گشی ڤالا دکم سافۆکە ئەس ڤالا دکم بەرۆشێ ئەس خویا خۆ و لەمونزا خۆ دخێمێ وەس دەبێ دەگرم هەر نیف سەعاتێ ئەس جارێکی لە هەف دخم حتا بەرۆشام ئاف دەنکێمی سەر دنامینە ئەس ڤام دیس گشی ڤالا دکم سەر سافۆکە وەس ڤالا دکم سەر پاچکە زواد بين تخم كيساد وزنين بشتي ام خلاص دكن ام دقشي دوزنين دخن كيساد حرف 5 كيلو ام دخن كيسه كيده وام دبن كامبيل دكانا دوزعين طلبي سر تليفوني شمرتي ما اول طلبي دبرن بس انا ما دكاني خو ناس كرنا روكي اروكينا درت كبن ام درت كبن توزيع اخو دبن دكاني خو ڕاوەز حەسەن گەلی کوردستان کەمپی پەنابەرانی باریکە.
بەڵازانم لەگەڵتان بەرداوامی ئەمە ڕۆژان لە ناوبڕگەکانمان بڕگەی وەرزشمانەیە هەمیشە بێگومان وەرزشکردن گرنگە ڕۆژانەگەر کاتێکی کەمیش بێت پێویستە وەرزش بکەین بۆی تەندروستێکی باش و لە شولارێکی ڕێک و جوانمان هەبێت ئەو کێشەمان هەبێت کە خۆمان ئەمانەیە بەدەستی بهێنین و بێگومان زۆر کەسیش هەیە ڕوولاوەڵەکانی لەش جوانی دەکات یاخۆ لە ناوماڵی خۆیدا یاریەکان دەکات و ئێمە ڕۆژانە بڕگێکی وەرزشمان هەیە پێمان دەڵێ کە چۆن یاریەکان بکەین ناوهۆڵەکانی لەش جوانی یاخۆ لە ماڵەکانمان بێت بڕگەی ئەمڕۆمان تایبەتە بۆ کەسانی کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزن بێگومان وەرزشکردن نەک کێش دابەزاندە بەڵکو کێش سەرخستنیشی هەیە و ئەو کەسانی دەیانەوێت کێشیان سەر بخەن دەتوانن سوود لە وەرزشکردن ببینن بەدەر لەوەش ئەبێت تەواوکەری خۆراکیان هەبێت بێگومان خۆراکیش کاریگەری هەیە لەسەر وەرزشەکانمان بابێکەوە بینەری بڕگەی وەرزش بین. سڵاتان لەبێ بەیانیتان باش بڕگەی ئەو ڕۆمان کۆمەڵی ڕاهێنانە بۆ کەسەکە نەتوانێت بێتە هۆڵەکان و بێوێ لە هەمان کەریشە وەزنی لەشی خۆی داگرێت با دەست پێکەین ڕاهێنانی یەکەم 1 2 3 سی جاکردن و 30 ساعتی سەراحەتکردن پرسە ڕاهێنانی دووەم 1 2 3 سی چرکەکردن 30 ئیستراحەتکردن ڕاهێنانی سێم بۆ پێشوو ڕاهێنانی چوارم بۆ دواوە ڕاهێنانی پێنجەم یاڵە با هیوای سوود بینین دەنگی ڕەسەن یەکێکی ترا لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە ڕۆژانە پێشکەشتانی دەکەین هەر جارە و دەنگێکی ڕەسەن و دەنگی هونەرمەندێک گوێبیست دەبین بۆ ئەم جارە دەنگی ڕەسەنمان عەدنان کەریمە. ماهی من تنها مهيكا ماهي من تنها مهيكا ساد نجومي محوكير ياري من تنها قليكا ياري من تنها قليكا ساد هزاري قرتوا خوش لسار سيني سري هالدا ودوقوي سري بمور خوش لسار سيني سري هالدا ودوقوي سري بمور ما تحيرانم كعرعر كي هناري قرتوا ما تحيرانم كعرعر كي هناري قرتوا بەڵێ خۆشەویستانم یەکێکی تر لە بڕگەکانی پرۆگرامی ئەمڕۆ بڕگەی کەشوهەوایە لەم ڕێگەی ئەم بڕگەیەوانێ پێتان دەڵێن کە ڕۆژانە کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان چۆنن و تا چەند بەرز بوونەتەوە هاوکارم چنوور بڕگەی کەشوهەوای پێشکەش دەکات فەرموو چنوور. ئێستا دوایین گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەرزترین و نزمترین پلەکانی گەرماتان پێڕادەگەێنین کە هەڵبەت ماوەی چەند ڕۆژێک دەبێت نزیک دەبێت و لە هەفتە و تا ڕادەیەک زیاتریش پلەکانی گەرمی بەجێگیری ماوەتەوە ئاسمان ساماڵە و پلەکانی گەرمە تا دێت ڕۆژ تا ڕۆژ بە دوای یەکدا پلەکانی گەرمە بەرز دەبێتەوە. جا بابزانین پلەکانی گەرمە و نزمترین پلەی گەرمی و بەرزترین پلەی گەرمی لەسەر ئاستی هەرێم و ناوچەکە و تەنانەت عێراقیش پلەکان چۆنن. لە هەولێری پایتەختەوە دەست پێ دەکەین بەرزترین پلەکانی گەرمە بۆ ئەمڕۆ بەرزترین پلە 24 و نزمترین پلەی گەرمە 8 پلەی سیلیزی و ئاسمان هەور و خۆرە. لە هەولێرەوە دەگەڕێنە سلێمانی بەرزترین پلەی گەرمە 22 و نزمترین پلەی گەرمە 3 پلەی سیلیزی و ئاسمانی سلێمانیش هەور و خۆر دەبێت. دەچینە دوهۆک بەرزترین پلەی گەرمە لە دوهۆک 23 پلەی سیلیزی و نزمترین پلەی گەرمە 8 پلەی سیلیزی و ئاسمانی دوهۆکیش بە هەمان شێوەی سلێمانی و هەولێر هەور و خۆرە. دەچینە هەڵەبجە ئاسمانی هەڵەبجە بۆ ئەمڕۆ خۆر دەبێت وەگڵۆی خۆرەتاوە بەرزترین پلەی گەرمە 22 و نزمترین پلەی گەرمە 6 پلەی سیلیزیە. کەرکووک
بەرزترین پلەی گەرمای 26 پلەیە و نزمترین پلەی گەرمای 9 پلەی سیلیزی و ئاسمانی کەرکوب هاوشێوەی سلێمانی و هەولێر و دهۆک هەور و خۆرە. دەچینە ناوچەکانی تری کوردستان بزانین لە ناوچەکانی تر لە گەرمیان و ڕاپەڕین و سۆران زاخۆ لەو ناوچانە پلەکانی گەرما چۆنە. لە ڕاپەڕێن بەرزترین پلەی گەرما 22 پلەی سیلیزی و نزمترینی 8 پلەی سیلیزی و ئاسمانی ڕاپەڕین خۆرە. لە ڕاپەڕینەوە دەچینە گەرمیان بەرزترین پلەی گەرمای گەرمیان 27 پلەی سیلیزی و نزمترین پلەی گەرما 8 پلەی سیلیزی و ئاسمانی گەرمیان بە شێوەیەکی گشتی هاوشێوەی ڕاپەڕین و ناوچەکانی تر ئاسمان خۆرەتاوە. لە سۆران بەرزترین پلەی گەرما 22 پلەی سیلیزی و نزمترین پلەی گەرما 8 پلەیە و ئاسمانی سۆران هەور و خۆرە. لە سۆرانەوە دەچینە زاخۆ بزانین بەرزترین و نزمترین پلەی گەرمای ئەوێ چۆنە. بەرزترین 24 پلەی سیلیزی و نزمترین پلەی گەرمای زاخۆ 8 پلەی سیلیزی و ئاسمانی زاخۆش هاوشێوەی سۆران و هەندێک لە ناوچەکانی تری کوردستان هەور و خۆرە. کۆتا شوێن بەغدادی پایتەختی عێراقە کە هەڵبەت پلەکانی گەرما لەوێ بەرزترە بە بەراورد بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان. بەرزترین پلەی گەرما 27 پلەی سیلیزیە و نزمترین پلەی گەرما 9 پلەی سیلیزیە. ئاسمانی بەغداد لەگەڵ ئەوەی کە پلەکانی گەرما بەرز و 27 پلێ بەڵام ئاسمانی هەور و خۆرە. بە پێی و پێشبینیانی کە شارەزانی بواری کەشناسی کردویانە دەڵێن ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە یاخود ئەم جێگیری پلەکانی گەرما هەتا سەرەتای مانگی سێ بەردەوامی دەبێت. هیچ بەرزە پاڵەپەستویەک لە دەریای ناوەڕاستەوە ڕوو لە هەرێمی کوردستان و عێراق ناکات هەتا سەرەتای مانگی سێ. لە سەرەتای مانگی سێە ئەگەری نزمبوونەوەی پلەکانی گەرما هەیە پلەکانی گەرمان ناجێگیر دەبێت و ئەگەری بارانبارین زیاد دەبێت. ئەمە تەواوی زانیاریەکان بوو تایبەت بە کەشوهەوە دەگەڕێمەوە لای هاوکارم کۆژین بۆ پێشکەشکردنی بڕگۆ بابەتەکانی تر. وڵێ دەستخۆش چنۆر ئازانم راپۆرتێکمان هەیە لەسەر فێستیڤالێکی تایبەت لە رووسیا کە رووسیا بێگومان بە ناوچێکی سارد بە ناوبانگە و بێگومانیش ساڵانە چەندین فستیڤاڵی جۆراوجۆر لە رووسیا دەکرێت بەهۆی ئەوەی کە ناوچێکی ساردە و لەگەڵ ئەوەشدا گەشتیاران ساڵانە ڕوو لە رووسیا دەکەن بۆ ئەوەی کە بڵین ئەوەی کە گەشتیارە سوود لەم کەشوهەوایە ببینێت یاخۆت بۆ ئەوەی کاتەکانی خۆی لەوێ بەسەر بەرێت. فستیڤالێکی تایبەت کە کوخی تێدا کراوەتەوە گەشتیاران سەردانیان کردووە با بە ئەکۆبینێریوی. بە بەشداری زیاتر لە 2000 بەشدار بوو فێستیڤاڵی ساڵانەی نێوبەفر لە شاری نۆڤۆسیڤێرسکی رووسیا بۆ دروستکردنی کوخ لە قاڵبی بەفر بەڕێوە چوو. دانیشتوانی ناوچەکە ئەم پیشەدێرینیان بۆ سەدان ساڵ پاراستووە و ئەمە بۆ 13هەمین جاریشە پیشەکە لە چوارچێوەی فێستیڤالێکدا نمایش دەکرێت. بۆ ئەم ساڵیش بەشداربووان بە کەرەستە و پێداویستی جۆراوجۆرەوە بەشداری فێستیڤالەکەیان کرد. لە فێستیڤالەکەشدا تیمە بەشداربووەکان کوخی بەفریان بنیاد دەنێن و بە کەلوپەلی جوانکاری و جۆراوجۆر لێڕازێننەوە. ئەم ساڵ 327ین 1970 کوخیان لە قاڵبی بەفر دروست کردووە. ئەمە ژمارەیەکی پێوانەی نوێیە بۆ فێستیڤالەکە. سەرڕای سادەیی کۆخەکان و دروستکردنی شوێنی نیشتەجێبوونی لەو شێوەیە ئاسان نییە بەبێت درزیان کلێن. بۆ دروستکردنیشی قاڵبە بەفرەکان بە شێوەیەکی بازنەی کۆ دەکرێنەوە بۆ ئەوەی لەسەر یەکتری دابدرێن و شێوازێکی گونجاو ببەخشنە کوخەکە. لە فێستیڤالەکەدا 12 خەڵاتی سەرەکی پێشکەش دەکرێن و 15 پاڵێراو بۆ ئەو مەبەستەش دەستنیشان کراوە بۆ وەرگرتنی خەڵات. دیاریکردنی براوەش بە پێی جوانترین کوخ و بە تەمەنترین بەشداربوو دیاری دەکرێت. فێستیڤالەکە دەرفەتێکیشا بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ خێزان و هاوڕێیان. لە کەشوهەوایەکی پاکدا پێشبینیش دەکرێت کوخەکان بۆ 2-3 هەفتە لە شوێنی خۆیان بمێننەوە و لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ سەر و سەفری سیلەزی کوخەکانیش دەست بەتوانەوە دەکەن.
بەڵێ دەچینە لای بابەتێکی تر راپۆرتێکمان ئامادەیە کە باز لە پێشەنگای مێژووی خۆر دەکات وەک سەرچاوی ڕووناکی لە ئەڵمانیا هەڵبەت ڕۆژانە کۆژین لە تەواوی دنیادا چەندین پێشەنگای جۆرا و جۆر لە بوارە جیاوازەکاندا دەکرێتەوە نمایش دەکرێت بەڵام ئەم پێشەنگایە تایبەت و جیاواز باز لە مێژووی خۆر و سەرچاوی ڕووناکی دەکات با بێ کۆبینەری بین. لە یۆنانی کۆنەوە تاشاکارە ئیمپرەشیستەکان هونەرمەندان بۆ 1000 ساڵە خۆیان نوێ ناکردەوە. پێشانگایەکی نوێ لە شاری پۆستدام لە باشووری بەرلین کرایەوە و لە ڕێگەی سەوسی بەرهەمی هونەریەوە کە مێژوەکەیان بۆ 2500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە پێشانی دەدات چەندین ساڵە خۆروێنە کراوە. ئیمپرۆشین یان خۆر هەڵهاتن یەکێکە لە تابلۆ بەناوبانگەکانی سەردەمی ئیمپرەشنسن کە کلۆد مۆنێت لە ساڵی 1872 لە بەندەری لێڤار کێشاویەتی. تابلۆکە بە شێوەیەکی ئاسایی لە مۆزەخانەی مارمۆتان مۆنێت کە تایبەتە بە هونەری مۆنێت لە پاریس نمایش دەکرێت بۆ 8 هەفتات دەگوازرێتەوە بۆ مۆزەخانەی باربێرینی لە شاری پۆستدام لە باشووری بەرلینی پایتەختی ئەڵمانیا و لە پێشانگای خۆر سەرچاوەی ڕووناکی لە هونەردان نمایش دەکرێت. ئەم پێشانگایە یەکەم پێشانگای گەورەیە لە بواری هونەردا لەسەر وێناکردنی خۆر کە زۆر سەرسوڕهێنەرە و چونکە خۆر مرۆڤەکان لە هەموو کلتورەکاندا یەک دەخات. مێژووی خۆر لە هونەردا دەگەڕێتەوە بۆ چەندین هەزار ساڵ لەمەوبەر. لە سەرەتادا لە یۆنان بۆ خواوەند هێلیۆس بەکارهاتووە و پاشان ئەپۆلۆ و پاشان خواوەندی ڕۆمانی سۆڵ و دواتریش بۆ مەسیح. پێشانگاکە بە ژوورێکی گەورەی زەرد کۆتایی دێت کە لەلایەن هونەرمەند ئۆلافۆر ئیلیستۆن دروست کراوە. پێشانگای خۆر سەرچاوی ڕووناکی لە هونەردا لە 25 شوبات کراوەتەوە و تا 11 حوزەیرانی 2023 بەردەوام دەبێت و تابلۆی ئیمپرێشن خۆرهەڵاتن بۆ دوومانگی یەکەمی پێشانگاکە نمایش دەکرێت. وڵای عزیزان ئاکێکی تر لە بورگەکانمان بڕگەی تەندروستیە پێکمان ئێمە ڕۆژانە پزیشکێکی پسپۆر و بەعزمون زانیاریمان دەداتێ دەربارەی جۆرێک لە جۆرەکانی نەخۆشی و هۆکارەکانی و نیشانەکانی چۆنەتی چارەسەرکردنی بۆ ئەم جارێ بڕگەی تەندروستی تایبەتە بە ژیری منداڵ زۆر منداڵ هەیە کە ژیریان دوا دەکەوێت یاخود فێربوونیان با قسەکردن یاخود هەر هۆکارێکی تر بێ دوا دەکەوێت با بینەری ئەم بڕگەیە بین و دواتر بەرز ئامەوێت. سڵاوتان لێبێ من دکتۆر دیان نەجیب عەبدولکەریم مدەڕس پسپۆری نەخۆشەکانی دەمار و مێشک دەمەوێت لەم بەرگەیە بە کورتی باسکەم لە خاڵێکی گرنگ کە بریتێ لە ژیری مناڵ ئەوەش کە پێویستە بیزانین بە شێوەیەکی گشتی کە گەشەکردنی مناڵ بۆ مناڵێکی تر جیاوازە هەر عن مناڵۆ بە شێوازێکی جیاواز گەشەکە کەمەرج نییە هەمویان کۆپی یەکتر بن بێگومانە بێ جیاوازیەکە بێ جیاوازیەکە شەگەڕێتەوە هەم بۆ قساپێکاتی جینی مناڵەکە و هەم بۆ بارودۆخی دەوروبەری مناڵەکە بە شێوەیەکی گشتی کۆمەڵی خاڵ هەیە لە پێویستەکە دایکان و باوکان زیاتر بایەخی پێبن بۆی کە بزان کە گەشەکردنی مناڵەکانیان لە دواوە یان لە پێشەوەیە ئەو کاتێک کە هەچ خاڵێک لە خاڵەکانی دواکەوتنی گەشەی مناڵ دەرکەوت دەکرێت زووتر چارەسەر وەربگرێت لەبەرەوەی چارەسەرکردنی گەشت دواکەوتنی زیرەکی مناڵ لە قۆناغا سەرەتایەکانە زۆر یعنی بە ئاسانتر ئەکرێت لەوەی کاتێک کە گەشەی خۆیە کات و لە ئەو کاتە قابلی چارەسەرکردنی کەمتر ئەبێ خاڵانی کە گرنگە دایک و باوک بە شێوەیەکی تایبەت بایەخی پێبن بریتێ لە قۆناغە گشتەکانی گەشەکردنی زیرەکی مناڵ لەکەیان مناڵ مل ئەگرێ لەکەیان مناڵ دائەنیشێ لەکەیان مناڵ ئەتوانێت گاگۆڵکێ بکە لەکەیان مناڵ ئەڕوا لەکەیان مناڵ ئەتوانێت قسە بکە کەنێت ئەتوانی بە شێوەیەکی گشتی بۆی کە نەکەوتە هەڵەوە دەتوانی مناڵەکەت بەراوردکی بە مناڵی هاوتەمەنی خۆی لە ئەو
غەڵەترین شت ئەوەیە کە مناڵ بەراورد بکرێت بە تەمەنی گەورەتر یا ئەوتا مناڵتر لە خۆی یا ئەوتا بڵێ خوشکەکەت لەو تەمەنا وای کرۆ یا ئەوتا براکەت لەو تەمەنا لە ئاوای کرۆ هەموو مناڵ لە قۆناغی گەشەکردنەکانی خۆی جیاوازە و ئەوەشی کە پێویستە دایک و باوک بیزانێ چارەسەرکردنی دواکەوتنی گەشەی فیزیکی جەستەی و دواکەوتنی گەشەی زیرەکی مێشکی لە قۆناغە سەرەتایەکانە بە ئاسانتر چارەسەر ئەکرێ لەوەکوی کە لە قۆناغە دوایەکانە لەبەرەوە بایەخدان بە قۆناغەکانی گەشەکردن دەکرێت مناڵەکەت لە زۆر کێشەی پاشەڕۆژی ڕزگار بکەیت بە هیوادارم بە سوود بوو بێ بتان. بەڵێ خۆشەویستانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لە تەوەری ئەم ڕۆماندا باس لە کەڵەشاخ دەکەین زین کەڵەشاخ چییە بۆکی ئەنجام دەدرێت و ئەو کێن ئەو کەسانی کە سوودی لێ دەبینن ئەو کەسانە کێن نابێت کەڵەشاخ بکەن کەڵەشاخ سوودەکانی چییە و وەلەکەیدا پێویستە بکرێت جا هەر بۆم بەستەش بەڕێز دکتۆر سەروەرلەکی پسپۆڕی تەواوکاری فیزیایی پزیشکی باشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆریان سلااو لێبێ و بەیانیتان باش بەخێر هاتیت دکتۆریان باس هەرتا لەوە دەست پێ بکەین پێناسێک بۆ کەڵەشاخ بکەین بزانین کەڵەشاخ چییە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان کەڵەشاخ بریتیە لە دەرکردنی ڕێژەیەک لە مادەی زیان بەخش لە ڕێگەی خوێنەوە کە لە ناو خوێنان بە شێوەیەکی گشتی لە پێستەوە. مێژووی بەکارهێنانەکەی دکتۆرە گەڕێتەوە بۆکی ئەڵێت مێژۆکەی کۆنە بەڵام ئەگەر باسێک لە مێژۆکەی بکەی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی مێژۆکەی بۆکەیە گەڕێتەوە لەسەر ئاستی کوردستانی بزانین بۆکەی. مێژووی کەڵەشاخ مێژووی کۆنە ئەگەڕێتەوە بۆ نزیکی 5,000 ساڵ بەر لە ئێستا واتە 3,000 ساڵ بەر لە زاین لە هەموو شارستانیەتە کۆنەکانە ئەوانەی کە شارستانێتی جیهانی بوون و ناسراون بەکار هاتووە لە پێش هەمویانەوە شارستانەتی سۆمەریەکان بەکارێن هێناوە لە پێش هەموو شارستانەتەکانەوە کە با بڵین لە جنوبی عێراقا بوون و بەشێکی ئێرانیان بەدەستەوە بۆ شاری ئور پایتەختیان بۆ بەسڕە ئەو شوێنانە کەڵەشاخیان کردو و ئاسەواری کەڵەشاخ و ئامێرەکان و ئەمانە ماوە هەنێکی ئەجا لە دوای سۆمەرەکان بابلەکان کردویانە هەر لە عێراقا بوون عێراق دوو شارستانێتی تیا بووە کە هەردووشی کەڵەشاخی کردووە و پێشکەوتوو بوون لە بوارەکانی کەشە هەر بە هەمان تەکنیکی ئێستا دکتۆر تەکنیکەکان جیاوازن ئامێرەکان فەرقی کردووە پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە بەڵام بۆ هەمان مەبەست کراوە کە بۆ تەندروستی مرۆڤە چ لە ڕووی خۆپارێزیەوە یاخود بۆ چارەسەر لەسەر ئاستی کوردستان دکتۆر بۆکەی ئەگەڕێتەوە لەسەر ئاستی کوردستانیش مێژوێکی دیاریکراومان نییە بڵێ کەڵەشاخ لەو ساڵەوە دەستی پێ کردووە چکای وەکو شارستانیەتیانە مێژووی تۆمارکراومان نییە بەڵام هەر لە سەردەمی باو با پیرانەوە بەکار هاتووە ئەتوانین بڵێن هەزارها ساڵە بەکارهێت لە دوای شارستانێتی سۆمەری و وابلەکانیشەوە تەبعاان چینیەکان بەکارێن هێناوە هندیەکان بەکارێن هێناوە اینجا هاتووە بۆ ڕۆمانی و یۆنانیەکان لە پاش هەمووشیانەوە میسرەکان بڵێن پێش یۆنانی و ڕۆمانەکان بەکارێن هێناوە فێرعونەکان لە پاش هەمووشیانەوە لە شارستانێتی ئیسلامیە کەڵەشاخ دووبارە زین و کراوەتەوە و هەنێ میکانیزمی و کاتی دیاریکراوی بۆ دانراوە باست لەوە کرد کە لە شارستانێتی ئیسلامیدا گرنگێکی زۆری پێدراوە ئێستاش زۆر کەس هەیە بە لە بەرچاوگرتنی ئاینی ئیسلام زۆربەی کات کەڵەشاخ ئەنجام دەدات و فێریش بووە پێی ئەمە بزانم کە تا چەند گرنگە بەردەوام بێت لەسەری ئەو کەسە خۆی گرنگ بەردەوامی بۆ چکە هۆکارە خراپەکان لە دەوروبەری تۆ زۆرن هۆکارەکانیش بە شێوەیەکی گشتی سێ هۆکارن یەکێک لەوانە بریتە لە هۆکارە خۆراشیەکان کە کۆمەڵێ مادەی زیان بەخشێتە لاشەی تۆ و دواترە چێتە خوێنەوە و هەنێ مادە کەڵەکە ئەبێ لە خوێنە و لە جسمە ئەجا هۆکاری دەرونی خەفەت و قەلەقی و بێتاقەتی و ئەمانە لەگەڵ هۆکاری ژینگەی هۆکاری ژینگەی چییە بریتە لەو هەوایی کە تۆ هەڵێمژی بریتە لەو دەوروبەرەی تۆ ئایا بورجی موبایلە بورجی ئینتەرنێتە تیشکی هەسار و ئەستێرەکانە ئەو ئاوەی کە بەکاری هێنی بۆ خۆشتن و ئەم بابەتانە
ئەو شتانی کە بەردەکەوێت بە شێوەیەکی گشتی ئەوی لە چواردەوری تۆی هۆکاری ژینگەی چەرەکی بین بێ دکتۆر بۆ بینەکەی وا پێویستەکە ئەگەر تۆ نەخۆش نەبی وەرزی جارێ بیکەی ساڵێک 4 وەرزەوە تا 4 جار بیکەی ئەگەر نەخۆش بێ و کەسە بۆ بنمونە بەرزە فشاری خوێنی هەیە زۆر جار ئەڵێن لە مانگی سێ یاخود لە بەهارە زیاتر سوودی لێبینی باسی ئەوە شەکەیت ئەگەر یەکێ نەخۆش بێ چەند جەلسەیەکی بۆ کرێ 2 جەلسە 3 جەلسە بینی هەموو جەلسەیەک جاروایە هەفتەیەکی بینە 2 هەفتەی بینە ئەو زووتر بۆ یەکرێ بەزگە خۆپارێزی بێ وەرزی جارێ لە بەهارە باشترە ئێمە لە کوردەواریە قسێکمان هەیە ئەڵێ خوێنجومانە خوێنجومان یعنیسی واتە لەو کاتەیە ئەو خەڵتانەی کە لە ناو لاشان هەڵەکشێن زیاتر چالاکە بن و زیان بە ئینسانەگەێنێ بۆ خانمان و بۆ پیاوانی شۆکویەکە زۆر کەس ئەڵێ بە پێی ئەوەی کە خانمان سوڕی مانگانیان هەیە کەمتر ئەتوان کە لە شاخ ئەنجام بدەن ئەمە تا چەند ڕاستە بەڵێ ئەو قسەیە هەیە لەبەرەوەی خانمان زیاتر تووشی نەخۆشیە بن لە پیاوان کە لە شاخ بۆ خانمان گرنگترە تا پیاوان بەڵام لەو کاتە ناکرێت کە ئەو حاڵەتیان هەیە لە کاتێک کاکرێکە لە حاڵەتی ئاساییان کە لە شاخیان بۆ کرێ گرنگیەکەی چیە دکتۆر کاڵی گرنگەکەی بۆ چییە بۆ نمونە ئافرەتان تووشی کۆمەڵێک نەخۆشی ئافرەتانە بن هینی ڕەحم و هینی هێلکەدان و هینی عادەی شەهری واتە سوڕی مانگانە کە لە شاخ هۆرمۆنەکان ڕێکە خاتەوە گەشە بە هێلکەدانەکانیانەیە بۆ ئافرەتانەی کە ئەیانەوێ مناڵیان بێ کێشەی مناڵبوونیان هەیە ئیسفادێکی زۆر زۆری هەیە هەروەها بۆ نەخۆشیەکانی پێست لە ئافرەتانە زۆر گرنگە بواری جوانکاری هەروەها بۆ بواری چاویش ئەکرێت دکتۆر ئەمە شێوازێکی تازەی کە لە شاخە و کەسانی کە پەڵە و زیبکە و ئەو شتانیان هەیە تایبەت بۆ دۆم و چاویانەکە لەمە تا چەند سوودی لێ ئەبیێت ڕاستە بۆیە ئێماڵێن بۆ خانمان زیاتر بەکارێنرێت چکە بواری جوانکاری زیاتر گەنج و خانمان گرنگی پێیان هەروەها ئەو بابەتەی کە تۆ باست کرد ئەوە هەردەمێکە هەیە بەڵام ئامێرەکانی فەرقی کردو بۆ نمونە بۆ جوانکاری ئەم کوپە بەکارێت لەبەرەوەی ئەم کوپە بچووکترە لێوارەکەی بچووکترە ڕوبەرەکەی بچووکترە و ئاسەواریش جێ نایەڵێت ئەو کەسەشی کە کەڵە شاخەکەکە تەوان ئەبێ شفرە بەکاربێنێ شفرەی پزیشکی ئەمە شفرەیە نابێ موز بەکاربێنێ موز لەبەرەوەی زۆری قوڵەکە احتیمالی هەوکردن ئیلتیهابات زیادەکە بەڵام شفرەی تایبەت بەخۆی هەیە ئەم شفرەیە زۆر باشە تەنها بۆ دەموچاو یا خۆت بۆ پشتیش بۆ پشت و بۆ دەموچاو ئەمانە بەکارێ بۆ هەمووی بەڵام ئەو کەسە کە نەشتەرەکە بەکارێنەیە بێ ڕوشانێک وەکو ڕوشانن بێ نەک وەکو برینارکردن ڕوشانێکی احتیادی کە بەحاڵ نیو ملیم بۆ ملیمی قوڵیەکە بە تایبەتی دەموچاو بێ نیو ملیم قوڵیکەی لە پشتا ئەتوانی ملیمونی و ملیم و ئەوانەش قوڵیکەی دکتۆر بۆ ئێستا ئەو شفرەیە هەیە بەکارهێنێ ئەی لە ڕابردووە چی بەکارهێنراوە ئەوانە کاتین بەکارهێنێتێک سە فڕێ درێت درستە لە ڕابردووە شتێک وا هەبوو کە فڕێ بدرێت یاخود هەر ئامێرێ بۆ یاشتێ بۆ بەکارهێنرا و پاکراوەتەوە چەقۆیان بەکارهێناوە دواتر موز بەکار هاتووە ئێستا موسیش بەکار نایە شفرەی تایبەت بەکارێت چەقۆکان چۆن تاقیمیان کردووە چ بە ئاگر چ بە مادەی سرکە و ئەو بابەتانەکە بە وەکو ئێستا دیتۆڵ و کحول و یۆد و ئەوانە پێشکەوتو نەبووە شتیکیان بەکارهێناوە هەروها کوپیش نەبووە پێشتر لە جیاتی ئەم کوپە پلاسیکیانە لە پێشە بە شاخی حیوان کردویانە شاخی حیوانەکە ئەوە نیە شاخی حیوان سەرێکی باریکە و سەرێکی ئەستورەپانە لە سرە باریکەکە و کونێکیان تێ کردو و هەڵیان مژیوە کە خستویانە سەر پێستەکە هەڵیان مژیوە چیان هەڵمژیوە هەواکان ڕاکێشاوە هەتاکو ئەو پێستە چی بێ ئاوا تۆزە بەرز بێتەوە دواتر ئەنجا چەقەکان دیاوە دواتر کە دان ناوەتەوە دیسانەوە هەڵیان کێشاوە واتە فویان لێ کردووە هەتاکو ئەو مادانە ڕابکێشرێ ینی مادەکە نەچۆتە دەمیانەوە بەس بە زەختی هەواکە ئەو مادە خەڵتانیان ڕاکێشا ئەوەش لێزانی نێوێت دکتۆر درستە چ لە ڕابردووە چ لە ئێستەیە باڵێ جگە لەو شاخی حیوان لە خناوەکەی لەوات وڵێک کەڵە شاخ لە کورداواری خۆیان وای پێڵێن بە ئینگلیزی پێوترێت کەپین تێرەپی بە عەربی پێوترێت حیجامە دواتر ڕۆکێکەیە پێوترێت بامبۆ بە کوردی خۆمان پێڵێن حەیزەران حەیزەران خانەخانەیە کە خانەخانەیە چۆن ئەو بڕیانە وەکو پەرداخیان لێ کردووە سەرەکەی بڕیانە و خۆی قاعدەیەکی هەیە بنکیکی هەیە ئەویان بەکارهێناوە و ئاگریان تیاداناوە ئەو ئاگرە وەکو ڕاکێشانی هەواکە پێستەکە
هاتۆ هەڵە کفێنێ بەرزیەکاتەوە. دکتۆر بڵێ بۆ نمونە ئەگەر خانمان یاخود پیاوان کەڵەشاخیان بۆ دەموچاویان ئەنجامدا دوای کەی کاریگەریەکەی دەراکەوێت و چەرێکیشی ئەوێت تا شوێنەوار و ئاسەواری ئەو کەڵوشاخە لەسەر دەموچاو نامێنێت. خۆی کەڵەشاخ ئەو کاتەی کەیکەی چارەسەرێکی سەریعە ئەگەر بۆ ئازار بیکەی لە هەمان کاتە هەستی پێەکەی یەکسەر دوای کەڵەشاخەکە هەمان ڕۆژ هەمان سعات. بەڵام بۆ کەمکردنەوەی بۆ نمونەیەکێک وەزیفکەی دەموچاویکە کە وەزیفکەی دەموچاو کردی لە سێ ڕۆژ یەکەمە فەرقی پێکە بەڵام ئاسەوارەکەی ئەگەر کەسێکی شارەزا بۆی کردبێ لە ماوەی هەفتەیەکە ئاسەوارەکەی نامێنێت لە ماوەی دە ڕۆژە بە تەواتی نامێنێ. ئێگەر کەسێکی نەشارەزا کاریگەریەکیە بێت جگە لەوەی کە درەنگ چاکە بێتوانێت بەس کاریگەریەکەی چیە بێت؟ کاریگەریەکەی ئەوەیە ئیسفادە ناکاوەکو پێویست باشە لێزانی نێوێ دووەمیش ئاسەوارەکەی زیاتر دەرەکەوێت و درەنگتر چاکە بێتەوە تووشی هەوکردنیە بێت و هۆکارەکان زۆرن هۆکارە خراپەکان. زۆر باشە. دکتۆر باباسێک لە ئەو کەسانە بکەین کە کەڵەشاخ بۆ نەخۆشیەکانیان بەکارەهێنن زیاتر ئەو نەخۆشیانە کامانن کە پێویستە کەڵەشاخی بۆ ئەنجام درێت بۆ ئەوی چارەسەر بکرێت. بەڵێ خۆی ئێمە دکتۆر دوو جۆر دکتۆرمان هەیە دکتۆرێکیان پزیشکن ئەوانەی کۆلەژی پزیشکیان تاوا کردو و نەشتەرکارن ئەوانە کەڵەشاخ ناکەن زۆر بەیان ئەوان خۆیان پیشەی خۆیان هەیە عملیاتەکەن نوعیشکە دکتۆر ئێمەمانان کە بڵێن لە زانستی پزیشکیە خوێندومانە دکتۆری چارەسازی دکتۆری چارەساز جیاوازە لەگەڵ دکتۆری نەشتەرکار دکتۆری چارەساز ئێمە کەڵەشاخ بۆ نەخۆشەکانمانەکەین ئیتر بۆ حاڵەتە نەخۆشیە جیاوازەکان زەخت بێ شەکرە بێ تێکچوونی هۆرمۆنات بێ بابەتی جوانکاری بێ ڕۆماتیزمە بێ نەخۆشیەکانی جگەر بێت چاوری خوێن بێ زۆر بابەت هەیە لەگەڵیشە شەرنیە ئەو کەسە ئیلا دکتۆری چارەساز بێ بۆشی هەیە ئەو کەسە کەسێک بێ بەشێکی پزیشکی تاوا کردو بەڵام ڕاهێنانی بینی دەورەی شەکرە کرد ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەیە برینیان درەن چاک ئەبێتەوە ئەتوانن کە کەڵەشاخ ئەنجام بدەن کەڵەشاخ بۆ شەکرە ڕێوشێنی تایبەتی خۆی هەیە چکار برینیان درەنگ چاکە بێت تەنانەت ئامێرەکانیشی فەرقی هەیە نەشتەر و بابەتەکانی بۆی تۆ سوودی پێ بگەێنینەوە زیانی دکتۆر کاتێککە کەسێک چارەخوازێگێتە لای ئێوە بۆی کە کەڵەشاخی بۆ ئەنجام بن پرسیاریان لێکەن کە هیچ نەخۆشییان هەیەیان داوای پشکنینیان لێکەن بزان ئەم کەسە خوێنی زۆرە یاخود خوێنی کەمە خوێن زۆری خوێن کەمی کاریگەریە بێ لەسەر ئەنجامدانی کەڵەشاخەکە بەڵێ بێگومان بێ پرسیاری لێ بکرێ وا باشە و کەسە فەحسێکی عامی خوێنی پێ بێ کاسێ بۆ کەڵەشاخ بۆی بزانرێ لانی کەم خوێنی نییە نەخۆشی ئەنیمیا و بزانرێ ئەو کەسە نەخۆشی ڤایرۆسی نییە چکە ئەو کەسێکە نەخۆشی ڤایرۆسی هەبێت لە ژێر ڕێشێنی تونگا کەڵەشاخی بۆ کرێ هەموو ڕێشێنێک بەکارهێنرێ هەتاکو ئەو کەسە یەکەم زیانی بەرنەکەوێت دووەمیش ئەو ڤایرۆسەنە وێزرێتەوە بۆ کەسێکی کە زۆر باشە دکتۆر هەنشتی تر لەگەڵ خۆتا هێناوە ئەمێ بزانام ئەوانە چین ئەوڵێ بڵێن ئەمە کوپەکەیە کە لە پێشە ئەو شوێنە تاقیمەکرێ ئەو شوێنە بڵێنەوە پێستی پشتەکەی تاقیمەکرێ بۆ شێوازە تاقیمیش دووسێ جۆر هەیە کوحولی 75 باشترین جۆری تاقیمە بە زەمە من استرابێریم بەکارهێنەرەوە لەگەڵیا کەیشێکە لە تاقیمە سروشتەکان بە تێکەڵی بۆی تاقیمێکی سروشتی دەرچێت ئەنجا ئەو شوێنە کە تاقیم کرا کوپەکە دانرێ بەم دەستکەکە ژارێکە تاقیمەکرێتەوە اینجا بەکارهێنرێ بۆ شێوازە تاقیمەکرێ اینجا ئەو شوێنە ڕائکێشرێ بۆچی ڕاکێشرێ ئەبێ ماوەیەک ڕایکێشی چکە کەڵەشاخ تەنها بریتی نییە لەوەی کە تۆ مادەی خەڵتە و زیان بەخش لە لاشا دەرکەی کەڵەشاخ بریتە لەوەی کە تۆ لە پێشە پەرچەکردداری دەماری دروستەکەی کە لە توبی چینی و هندیا هەیە ئەم پەرچەکردداری دەماریە زۆر گرنگە بەشی دووەمی کەڵەشاخ بریتە لە کردنەوەی ڕێڕەوەکانی وزە ئەو شوێنانەی کە گیراون ئەو جۆگایانەی وزە تۆ ئەیکەیتەوە ئەوەی کە سست بووە بەشی سێم و کۆتایی بریتە لە دەرکردنی مادە خەڵتەکان کە ئەماڵێن مادەی خەڵتە لە خوێنە چییە مادەی خڕۆکەی سووری مردووە کە بە 3 مانگ جارێ ژیانیان تاوا بێ وی وا باشە 3 مانگ جارێ کەڵەشاخ بکرێت بریتە لە مادەی کریاتین کە گورچی لە فریا ناکەوێ بیپاڵەوێ بریتە لە مادەی نیکۆتین کە لە دووکەڵ و جگەرەوە ئەمانە تۆ جگەرەکێشیش نەبی لە چواردەورەکەتەوە بۆ دێ یان لە دووکەڵی سایرە ئەو بابەتانەوە بریتە لە مادەی کانزایی قرس بریتە لە هەنێ خوێی زیان بەخش
بریتێ لە چاوریەکان کۆلیسترۆڵ و تیجی ئەو بابەتانە چاوریسیانی کۆمەڵی مادەی زۆرن کە لە کاری کەڵەشاخە هێنە دەرەوە. دکتۆر لە قسەکان تاماشەت بۆ داکەوت نابێ و کەسە خوێنی کەم بێ خوێنی کەم بێت بەس ئەوە کافێ یاخۆیت ئەوە تا بێ خوێنی زۆر بێ یعنی ئەگەر حدێکی نۆرمال بێ نابێت یان ئاساییە ئەگەر ئەو کەسە خوێنی کەم بێ بۆ ئەومانە کە زۆری لێ نەگیرەینا کەڵەشاخ بۆ کەم خوێن ئەکرێ بەڵام چی بۆکرێ کەڵەشاخی وشکی بۆکرێ کەڵەشاخی وشک یعنی چی ئەنی پەرچەکردداری دەماری بۆ دروستەکەی لێشاوی وزەکانی لاشەی چالاکەکەی ئەوە کە دوو بەشی سێرێکی کەڵەشاخن بەڵام بەشی سێنی بۆ ناکەی کە خەڵتەکان ڕاکێشی یاخود کوپێکی بۆکەی واتە تەنها تۆزە خەڵتە ڕاکێشی بۆی تووشی سۆف نەبێت. دکتۆر بەباس لە شتێکی تر بکەین لە کاتی ئەنجامدانی کەڵەشاخەکە هەستی پێکەن کە ئێوە ئەو کەسە خوێنی پیس بوو بێت یاخۆت خەڵتەی زۆر بوو بێت لە خوێنەکەیە هەستی پێکرێ ئەم کوپەکە تۆ ئەو مادانە ڕاکێشی تەماشاکەی ئەگەر ئەو کەسە خوێنی خەست بێ یان مادەی خەڵتەی زۆر بێ زوو بڵێن ڕەنی خوێنەکە ڕەشباوە بێ واتە تۆخە بێ دووش زوو ئەی بەسێ زوو تونگە بێتەوە ئەگەر خوێنی پاک بێ درەنگی ئەی بەسێ واتە درەنگ تونگە بێتەوە ڕەنگیشی ئاڵە جوانترە بەڵام هەموو کەسێک نسبەتی خەڵتەی هەیە کەمی هەیە دکتۆر زۆر قسەیەکە کەن ئەڵێن خوێن هەر خوێنە خوێن پاک و پیسی نییە ئەم قسەیە لەکوێ ئەهێنرێ کاڵەوەڵا خوێنی پیس و خوێنی پاک ئەو قسەیە ڕاستە بەڵام وردەکاری قسەکە تەواو نییە وردەکاری قسەکە چۆنە خوێنی ئەو کەسەی کە نەخۆشەوە ئەو کەسەشی کە ساقە هەردووشی خوێن ناوەندێکە مادەکانی کەیتایە لە پێکاتەکە خڕۆکەی سووریایە خڕەکەی سوور ئۆکسسیژین و خۆراکی تواوا گوێزێتەوە و دواتە دوان ئۆکسی دەگوێزێتەوە بۆ جگەر و بۆ سیەکان و گورچی لە ئەم بابەتانە خودی خوێنەکە هی هەموو کەسێک پاکە بەڵام هەنێک کەس لە ناو خوێنەکەیە مادەی زیانبەخش زیاتر کەڵەکا بێ کە خوێنەکەی پیسەکە هەشە مادەی زیانبەخش کەمتر کەڵەکا بێ ئاگای لە خۆیەتی بەرنامەی خواردنی باشە وەرزشی باشە با بڵێن ئاو خواردنەوەی باشە ئەو کاتە کەمتر تووشی ئەو ژیانات. دکتۆر ئەو کەسەی کە کەڵەشاخ ئەنجام ئەدات و بە تەمایە ئەنجامی بدات ئەبێت چی بکات پێش ئەوەی کە کەڵەشاخەکە ئەنجام بدات دوای ئەوەش چی بکات بۆ ئەوەی کە سوودی لێ ببینێت. ئەبێ ئەو کەسە خۆی نەشوواکە هەیە بۆ کەڵەشاخ وا باشە بانیان لەبەرەوەی تۆ لە 12 ساعتە هیچت نەخواردووە خڵتەکان حازرن لە ڕووکاری لاشایە لە ژێر پێستا کاتێکی زۆر باشە تۆ بە زۆری کەڵەشاخ لە پشتا ناکرێ ئەمەش کە ڕائەکشین خڵتەکان لە پشتا ئەنیشن ئەم نقطەیە پێوترێت کە هێل دوو نقطەمان هەیە لێرە نقطەکانی پشتەوەکە ڕفتیان بە ئەندامەکانی ناوسکەوە هەیە ئەندامە باتنیەکان هەناوەکان بۆی باشترین شوێن لە لاشەیە ئەگەر بۆ خۆپارێزی بکرێ بریتە لە پشتەمل و پشتەگوێ و پشتی ئینسان ئەگەر بۆ نەخۆشیێکی دیاریکراویش بکرێ هەیە ئەژنۆی ئێشێ لە ئەژنایە بۆ یەکەین هەیە ڕۆماتیزمەی هەیە بۆ نمونە شانوملی ئێشێ لە شانملا بۆ یەکرێ هەیە حاڵەتی مەسەن ئافرەت هەیە دکتۆری نەشتەرکار پێڵێ لا تۆ بە عملیات مناڵتە بێ ئەوێ بە عملیات مناڵی نەبێ بە طبیعی مناڵی بێ جلسەی کەڵەشاخی بۆکرێ کەڵەشاخی وشە بەڵێ هەتاکو و یارمەتی دەربێ بۆی تووشی نەشتەرگەری نەبێ مەبەستم یان مناڵ هەیە زاکیرەی زعیفە مناڵوا هەیە گەشەی زعیفە لە چ تەمەنێکەوە ئەتوانێت کەڵەشاخی بۆ ئەنجام بدرێت دکتۆر ئەگەر کەڵەشاخ بۆ مناڵی بچووکیش بڵێن لە 6 ساڵ بەرەو ژوورەوە ئەکرێت تەنانەت لە 2 ساڵ بۆ 6 ساڵی شەکرێ بەڵام لەو کاتا تۆ چیەکەی تۆر کەڵەشاخی وشکی بۆکەیت واتە وزەکەی چالاکەکەیت و پەرچەکردداری دەماری دروستەکەیت و هەنێ شێلانی بۆکەی بەریناری ناکەی مەگەر ئەو کەسە نەخۆش بێ مناڵێکی 8 ساڵ 10 ساڵ 12 ساڵ تۆزێک ئەو مادە زیان بەخشانەی لێ بگریت. ئەی دکتۆر باس لە شتێکی تر بکەین باست لە تاقیمکردنی ئەو کەرەستانە کرد کە کەڵەشاخەکەی پێ ئەنجام دەدەن ئەگەر هات و پیس بێت کاریگەریەکانی لەسەر پێست چییە یعنی ئەو کەسەی کە کەڵەشاخ ئەنجام ئەدا چۆن بزانێت کە ئەو کەڵەشاخەی کە بۆی کرا بە شوەیەکی پیس بۆی کراوە. بەڵێ خۆی کاڵێن پاکشکردنەوە تاقیم سێ ناوەند ئەبێ پاکشکەیتەوە یەکەم ئامێرەکانی خۆت دووەم ئەو شوێنەی کە کەڵەشاخەکەی تایەسە زۆر کەناڵ ئەچن کەسێکی شارەزای هێنن لە کەڵەشاخەوە بە عملی ئەنجامی ئێن ئەمە شتێکی باش نییە لە ستۆدیۆ کەڵەشاخ ئەنجام نادرێ تۆ بچۆ راپۆرتێک بکە و دوای نیشانی بە لە تەلەڤیزیۆنەکە لە شوێنەکەی خۆی بیکە ئەمە یەک شوێنەکە کەرەسەکان لەگەڵ ئەو کەسەی کەڵەشاخەکەی بۆکەی ئەم سێ
بڵێن پێوەرە ئەم سیانە ئەبێ هەرسێکی تاقیمی بۆ بکرێت اینجا تۆ دەستکەی بە کەڵەشاخ بۆ چکە ئەو ژینگەی کە کەڵەشاخی تیاکەی وێ ژینگەیەکی زۆر تەندروست و دابراو بێ ژینگەیەک نەبێت تێکەڵ بێ لەگەڵ ژینگەی چواردەورە. باش دکتۆر ئەو خوێنەی کە لە کەڵەشاخەوەیتە دەرویان لە کەڵەشاخە دەرەهێنرێ لەگەڵ ئەو خوێنی کە لە دەمارەکانە دەرەهێنرێ چ جیاوازێکی هەیە؟ جیاوازی زۆرە با بڵێن جیاوازی کەڵەشاخ و خوێنبەخشین چی؟ باش بەڵێ تۆ ئەمە ناڵێن کەڵەشاخ پەرچەکردداری دەماریە کە تۆ ئەو نەشتەرە لە جێگە کوپەکانەی بۆ نمونە 5 کوپی بۆ دانەی هەموو کوپێک 21 نەشتەری لێ یان 15 لێ یاخود زیاتر کەمتر 5 کەڕە 21 حساب کە چەنەکە ئەمە 105 105 جاری ئازە درێ بە مێشک کە بەرهەڵسی لە لاشاکات و با بڵێن مادەی دژە ئازار دەرەکات چکە لە کاتی کەڵەشاخە مادەی دۆپامین دەرەکرێت مادەی مۆرفین دەرەکرێت مادەی مۆرفین دژە ئازارە بۆ کەسانی کە ئازاریان هەیە ئەو نەخۆشیانی ئازاریان لەگەڵایە لەبەرەوەی کەڵەشاخ مۆرفین چالاکەکە کەڵەشاخ بۆیان زۆر باشە ئەو کەسانەشی کە ئیلتیهاباتیان هەیە ئیلتیهابات بەهۆی ڤایرۆس و بەکتریاوە مادەی کۆرتیزۆڵ دەرەکات کە دژی ڤایرۆس و بەکتریا و ئیلتیهابات هەروەها کەسانەی خەویان نییە کەڵەشاخ میلاتۆنین چالاکەکە کە بۆ خەو باشە جگە لە چەندەها مادەی کە مادەی دۆپامین ئەو کەسانی خەمۆکیان هەیە کەڵەشاخ دۆپامین دەرەکات دڵخۆش دەکات بۆیە 105 جاری ئازدان بە مێشک جیاوازە لە یەک جار هی خوێنبەخشینەکە یەک جاری ئازە دەرێ مێشک جگە لەوەش خوێنبەخشین کارێکی ئینسانیە و کارێکی زۆر باشە 6 مانگ جارێک بتڵێ خوێنە درێ بەڵام خوێنەکە پاکە بەکارێتەوە بۆ کەسێکیکە بەڵام لە کەڵەشاخە تۆ زیاتر خەڵتە و زیان بەخشی کردووە کاتەگەر هەردووکی بەکار بێنی یاخود هەردووکی ئەنجام بێ هاوسەنگێک ڕاگری و کاتە هیچ گرفتێکی تەندروستی بۆ کەسە دروست نابێت گرفتی نیاڵین ساڵی 4 کەڵەشاخ بکە ساڵی 2 جاریش خوێن ببەخشە بەڵام ئەو پێکهاتانەی کە لە کەڵەشاخ گیراوە لەگەڵ ئەو پێکهاتانەی کە لە بتڵە خوێنەکەیە زۆری فەرقە تەنانەت ئەوەی کە لە کەڵەشاخ گیراوە گەر بکرێتە کەسێکەوە لە هەموو دەکەسێک لانی کەم سیان تووشی جەڵدا بن بۆ چکاوە بە مروری زەمن کۆبۆتەوە بەڵام کە لە پڕ تێی ئەکرێ ئەو کاتە تووشی جەڵدا بەڵام خوێنبەخشین وان نییە دکتۆر وەکو ڕێنمایی بۆ کەسانی ئەیانوێت کەڵەشاخ ئەنجام بدەن یا خودوانی کە ئەنجامیان داوە ڕێنمایان بدەیتێ بۆی کە سوودی لێ ببینن بۆی سوودی لێ ببینن کەڵەشاخ لە هەموو شارستانێتەکانە هەبووە لە ئێستا لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە سنتەر و ناوەندی پێشکەوت و هەیە بۆ کەڵەشاخ لە زانکۆکانە ئەخوێنرێ ئەگەر چی لای خۆمان لە کۆلێژی پزیشکی ئەوانە ناخوێنرێ بەڵام کۆلێژی تایبەت بەخۆی هەیە دامەزراوی تایبەت بەخۆی هەیە بگەڕێنەوە بۆ کەڵەشاخ تۆ تەماشا بکە یاریزانە جیهانیەکان ئەکتەرە گەورەکان زۆربیان کەڵەشاخەکان کە دکتۆری تایبەتیان هەیە بۆیە کەڵەشاخ چارەسەرێکە چارەسەرێکی سروشتیە تێچۆکەشی کەمە و کاریگەریەکەشی زۆرە ڕێنمایەکانیشی بە پرسیارەکەی جابم بەخشە ڕێنمایەکانی وا باشە بانیان بخورێت چکە خەڵتەکان ئامادەن بادیان بکرێت نان نەخۆی اینجا کەڵەشاخەکە بکەیت بەس وانە کە تۆ هەر هیچن نەخوارد بێ وەرە چەندەنکی خورما بخۆ اینجا بچۆ کەڵەشاخ بکە مۆزێ بخۆ سێوێ بخۆ پەرداخی ئاو بخۆ اینجا کەڵەشاخ بکە بەس نانی تەواتی مەخۆ ئەگەر ناچێشتەنگاوە بیکە کێشەنیە دوانی ئۆڕان ئەگەر سعات 12 نانە خوارد بێت توانی سعات 2 کەڵەشاخ بکەیت وا باشە گۆشتی سوور نەخۆی کاتی کەڵەشاخ خۆت نەشۆی هەنێک چالاکیش ئەنجام نەدرێت چالاکی بڵێن هەم وەرزشی قورس هەم چالاکی بڵێن ژن و پیاو ئەو بابەتانە باش دکتۆر لە قسەکان تاماژەت بۆ داکەوتە کەسە بەناوبانگەکان زۆربیان دکتۆری تایبەتیان هەیە کە کەڵەشاخیان بۆ ئەنجامێن کەواتە کێنەوە کەسانی کە دەتوانن کەڵەشاخ ئەنجام بدەن لە قسەکانە سەرەتا ئاماژەت بۆ داکەوتە مەرج نییە پزیشکێکی دیار بێ یاخود دکتۆرای خوێند بێ بەڵام ئەگەر کەسەکە شارەزایەکی هەبێت یان ئێمە لە هەرێمی کوردستان هیچ ناوەندێکی ئەکادیمی هەیە خولێک ڕاهێنانێک هەیە کێنەوە کەسانی کە خولە ڵێنەوە خۆی ئەو کەسەی کەڵەشاخەگرێ یان دکتۆری چارەسازە لەن دکتۆری نەشتەرکار ئەوە ئیشەکەی جیاوازە یاخود کەسێکە بەشێکی پزیشکی تاوا کردووە یاخود بەشێکی زانستی دەورەی بینیوە چکات کەڵەشاخە بێ ئەو کەسە دەورە ببینێ چێ دەوراکاتەوە لە کوردستانە کۆمەڵی ڕۆگناسان هەیە کە ساڵانە دەورە بۆ ئەندامەکانی کاتەوە بۆ جیا دەرمانی و کەڵەشاخ و زال و دەرمانی و تەنانەت دەرزی ئاژنین و ئەو بابەتانەش لە عێراقیشە بڵێن سندیکای
پزیشکی تەواوکاری هەیە کە چەند فەرعێکی هەیە یەکێک لەو فەرعانە کەڵەشاخە ئەویش دەورە بۆ ئەندامەکانی خۆی کاتەوە ڕەتی شەیە لە بینی ئێرە ئەوێ دەستەکانە خۆش بێت دکتۆر زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ دکتۆر سەروەرلەکی کە بەڕێزیان پسپۆڕی تاواکاری فیزیایی پزیشکی سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. بەڵاشانم ئەفیچارێکی تایبەتمان هەیە بە ماڵی سۆفی کەریم و کەسانین کە ماڵی سۆفی کەریم لە شاری سلێمانیە و لە ساڵونکەرانە بێگومان ئەم ماڵە مێژوویەکی تایبەتی خۆی هەیە و ڕۆژانەش چەندین هونەرمەند و کەسانی دیار سەردانی ئەم ماڵە دەکەن بۆ بەسەربردنی کاتەکانیان لەوێ بە تایبەت ئێستا زۆربەی فیلم و دراما و کلیپەکان لەوێ تۆمار دەکرێت و هۆکارێکیشە بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ ئەوەی کە گەشتیاران هاتنە هەرێمی کوردستان چوونە ئەو ماڵانە بزان کە شێوازی ژیانی ماڵەکانی کۆن چۆن بووە و ماڵەکانیان چۆن دروست کراوە با بێکەوە بینەریبین. من ئەکرم عوسمان نەعمانم لێپرسایی کلتور و کەلەپوری کوردی ماڵی سۆفی کەریم خۆی جەنابی سۆفی کەریم بوو لە 61 بۆ 62 ئەمری خوای کردووە ماوەتەوە بۆ نەوەکەی دوو خێزانی هەبووە تەبەن ئەم دوو خێزانە بەری دوو خێزان لەم ماڵە ژیانیان بردوتە سەر و هەتا ساڵی 97 ئیتر وردەوردە ئەم ماڵەش بەرەو داڕوخان و بەرە ئەوە چووەکە ژیانی تیانە بێ دوای ئەوە بۆ جەنابی مام جەلال کڕیوێتەوە چونکە فرۆشتویانە جەنابی مام جەلال کڕیوێتەوە کە جەنابی مام جەلال کڕیوێتەوە هەدەی کردەوە بە دایرەی ئاسار دایرەی ئاساریش لە دوای ساڵی 97 و ئەمانەوە نۆژەنی کردوتەوە کە نۆژەنی کردەوە من بە حکمیەوەی کە با بڵێن ئەو وەختە 2000 پارچەم هەبوو ئەفزەڵێت بەر من کەو من وەرم گرتووە ئێستا من ئیجارەم بە حکومەت پارچەکان زیاتر لە با بڵێن لەو کلتور و کەلەپورە خۆی ئەبینێتەوە کە وەختی خۆی بەکار هاتووە ئەتوانم بڵێم شار بە شار دێ بە دێ وڵات بە وڵات گەڕاوم بە شوێنە یعنی شوێنێک نەماوە من نەچم بۆ ئەوی بڵێن بەڵاهی لەوانەیە بڵێن سەماوەرێکی لێبێ یا با بڵێن دەشۆرێکی لێبێ چوم ئەگەر بە سیعرێکیش بوو بێ کە زۆریشیان وتبێ هەر کڕیمە بۆ ئەوی کەوا بتوانم ئەم کەلتور و کەلەپورە هەڵسێنمەوە و بتوانم ببم بە هۆکاری ئەوەی کە بەرەو نەمان نەچێت. ئەم جورە ژووری حەسەن زیرەکە کە باسی ژووری حەسەن زیرەکەکەین ئێمە هەموو ساڵێک 26 یادیەکەینەوە بە ئەرچی سەرشانی خۆمان و بە ئەرچی کلتورەکە ێزانی چونکە موزیکیش بێبەش نییە لە کلتور و کەلەپوری کوردی بە تایبەتی کوردی حەسەن زیرەک یەکێکە لەوانەیە کە ئەتوانم بڵێم قەتحێن لەسەر زمانمان لا ناچێ قەتحێن لەسەر زمانمان لا ناچێ بۆ لەبەرەوەی ئینسانێک بۆ ئەتوانم بڵێم قوتابخانەیەک و جامعەیەکی موزیک و گۆرانی و کلتور و کەلەپوری کوردی بووە لەبەرەوە ئێمە ئەم ژوورەمان بەناوی ئەوە داناوە بۆچی لەبەرەوەی ئەم چەند جارێک کە هاتۆ بۆ سلێمانی لەم ژوورا بە 40 بە 50 بە دووما خەوتووە لەم شوێنەی کە ئێستا من لێ ڕاوەستە و چەندین گۆرانیشی لێرا تەجیل کردووە من ئەتوانم بڵێم ئەتا 150 گۆرانی لێرا تەجیل کردووە ڕۆژێک لە کاک ئەنوەرم بینی مامۆسای مۆزیقا و هونەر ئەنوەر قەراخی یادی بەخێر بێ
وتی ئێمە لەم ژوورە زۆر بووین کابرێکی عەرەبیشمان لەگەڵا و نازام ناوەکەی چی ئەوش لەو دیار بۆ فەنان بۆ وەکو جەنابیان وتی ئەوان چوونە دەرەوە من و عەزۆلە ماینەوە عەزۆلە ئەوە ڕسمەکەیەتی ئەو ئێستا کە پێڵەن زەڕب ئەو تەپڵی لێە وتی عەزۆلە تەپڕی لێەیە وردە وردە و ئەوان چوو بوونە دەرەوە هەوا وەرگرن نان بخۆن نازانمتی ئێمە مابووینەوە من و عەزۆلە مابووینەوە کاگەنۆری شەروتی منیش لەگەڵیا مابووم و نازانم مەشغوڵی چی بوون بەڕاستی تەمرینمانە کرد وەڵاوتی حەسە دیرەگەرەوە دەرگاکەی کردەوە ئۆخەی لەو باڵایە هەر دەڵێ کاجی بێگەڵایە مەبەستی مامۆستا ئەنوەر بوو تۆزێ باڵای بەرزە تێگەی یعنی ئەو مەبەسم نەوەیە کە حەسەن زیرەک دانا ئەما بە گۆرانی خێزانەکەم زۆر دۆستی کلتور و کەلەپۆری کوردی بەڵام هەمومان بەرەوە نەمانەچی لەبەرەوەی هەمومان تەمەنمان سەرکەوتووە ئەوەی کە ئێمە پشتی پێبەسین نیمانە بۆ لەبەرەوەی مناڵی من ئێستا خاوەنی مەسئولیەتێکی خۆیەتی ماڵی هەیە مردی هەیە مناڵی هەیە بڕوا ناکەم بتوانێ وەکو خۆم وەکو بنەماڵەکەم کە باسی خێزانەکەمەکەم پێگەی وەک خۆم خزمەتی پێ بکرێ و ئەگەر نەشی کرێ ناحەقی نییە چون ئیمڕۆ لەژێر فشارێکی ژیانایت کە ناتوانێ ئەو دەرفەتە بەجێبیێنی بتوانێ خزمەتی کلتور و کەلەپوورەکە کرد ئەوەی من کڕیومە بە چەند بڵێن بۆ وەرەقێکی ئێستا تۆ لە مەزادخانەکەی سەرەوەی کڕی بەدەدینە نەسەرگەردی سەر و گەردن نە قوربانی لەبانت بم من براکەی بابی منە بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینێ و لە هەمان کاتە پێتان شاد دەبینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ وەڵازانم پرۆگرامی ئەمڕۆ باشان پێشکەشکردن بۆ هیوایین سوودتان لێگرنی بێت خواتان لەگەڵ بێت.